بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه أجمعين. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، میوانان و ئامادەبوانی ئازیز، سڵاوتان لێبێ بە سڵاوی ئیسلام. ئەسسەلامو عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەڕەکاتوه. بەڕێزان، ئەمڕۆ لە ڕۆژی یەکشەممە لە ڕۆژی 6/6/2021 لقی هەولێری ئینستیتیوتی ژیاربۆ و پەروەردە و گەشەپێدانی مرۆیی هەڵدەستێت بە سازانی ئاهەنگی دەرچوون بۆ هەریەکە لە بەشداربوانی پەیمانگای ئیبن سڵاحی شارەزووری بۆ فەرموودە و زانستەکانی بۆ ساڵی 2018 تاوەکو 2020 و پەیمانگای پێگەیاندنی بانکخوازان بۆ ساڵی 2018 تاوەکو 2020 و بەخشینی بڕوانەمە و خەڵات بە دەرچوان و مامۆستایان و هاوکارانی هەردوو پەیمانگاکە. سەرەتای ئاهەنگەکەمان دەڕازێنینەوە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن دکتۆر سەدرەدین بالیسانی جەنابیان با بفەرموون. السلام عليكم ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود ومن الناس والدواب والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير. ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا
فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير. جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير. وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور. الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا فيها نصب ولا يمسنا فيها لغوب. خی گەورە پاداشتی جەنابی دکتۆر بداتەوە. ئێستاش داوا لە قوتابیانی دەرچووی هەردوو پەیمانگاکە دەکەین بفەرمونون دابنیشن لە شوێنی دیاریکراوی خۆیان. فەرموو. داوا لە قوتابیان دەکەین بفەرمونون دانیشن لە شوێنی دیاریکراوی خۆیان. ئەوانەی نایان نووسیان. السلام ورحمة الله وبركاته. بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە وتەی بەخێراتن لەلایەن پرۆفیسۆر دکتۆر سلێمان بەرپرسی لەق جەنابیان بابفەرموون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بناوی خوم و گشت اندامانی لقی هولێری ئینستیتوتی ژیار بوو پەروەردە و گەشەپێدانی مرویی بە خێراتنەکی گەرمی هەموو لایەک دەکەم و بە تایبەتی مامۆستا بەڕێزەکان و بە تایبەتی تر جەنابی پرۆفیسۆر دکتۆر خالد محەممەد ساڵح سەرۆکی ئینستیتوتی ژیار و لەگەڵ وەفدی یاوەری جەنابی دکتۆر بەختیار
نجم الدين ودكتور صباح شارستاني و أو مامستاني تر. كما أرحب ترحيبا حارا بزميلي العزيز الدكتور علي إبراهيم النعمة ابن علامة العراق إبراهيم النعمة الذي يشاركنا في المرة الثانية في الدفعة الثانية لتخرج طلبتنا، فمرحبا به، أهلا وسهلا به. برزان وەک دیارە هەر کەسێک ئەگە بێوێت هەر کارێک ئەنجام بدە حتمما لەوانەیە زۆر زەحمەت و نەخۆشی و ناڕەحەتی و کوسپ و بەربەست دێنە بەرامبەری، بەڵام لە کاتی کە نەتیجەکەی بەدەست دەهینی و سەرکەوتوو دەبی لە کارەکەی، بەڕاستی هەرچی نەخۆشی و ناڕەحەتی و زەحمەتی بینی بی لەبیر دەکە. بۆیە بەڕێزان ئێمەش بوو ماوەی 2 ساڵی تەواو کە ئێمە وەکو ئیدارەی ئەو دەستگایە و وەکو هەموو ئەو مامۆستا بەڕێزانە و لەگەڵ ئەم قوتابیە ئازیز و قەدرگرانانە بەڕاستی زۆر ماندوومان کێشا و زۆر کاتێکی زۆر دوور و درێژ بوو و زەحمەت و ماندووبوون و ناڕەحەتی و هاتوچوو و ڕۆیشتن و بە سەرما و گەرما، بەڕاستی بەڵام بەهێزی و بەهیمەت بەرزی هەموو لایەک توانیمان بەڕاستی کە بگەین بەم ڕوژە کە بەڕاستی ڕوژێکی زۆر خۆشە کە دڵمان هەمومان دڵمان خۆشە. ئەم ڕوژە بەڕێزان کە کۆمەڵک لە پسپۆرانی زانستی فەرموودەمان پێگەیاند و ئەم ڕوژە کە کۆمەڵێکی تر لە بانگخوازانمان پێگەیاند، بۆیە بەڕاستی وەصف ناکرێتن ئەو هەستەی کە ئێمە هەمانە. بۆیە پڕ بەدڵ لە ناخی دڵمەوە پیرۆزبایی گەرمی هەموو ئەو بەشداربووانە دەکەم لەو هەردوو پەیمانگایە، لە پەیمانگای ئیبنی سەلاحی شارەزۆری بۆ فەرموودە و زانستەکانی و لە ئەکادیمیای پێگەاندنی دوعات کە پیرۆزبایان لێ دەکەم، بەڕاستی شایانی زۆر لەوەش زیاترن. بەڕاستی من وەکو خۆم شاهدیان بوو دەدەم کە بە فعلی طالب علم بوون ئەو کۆمەڵە، لەبەر ئەوە ئەو هەموو زەحمەت و ناڕەحەتیان کێشا بەڵام تەحملیان هەبوو هەتا ئەخیری بهینن. ئەوجا لە دوای کە کۆتاییان پێهینا و منهەج بڵێن ساڵەکە تەواو بوو، ڕێژەی سەعاتەکانیان تەواو بوو، ئەوجا زۆربەیان داوایان کرد کە ئەو منهەجانەی کە تەواو نەکرابوو لە خلالی بڵێن ئەو ماوەی کە بووی دیاری کرابوو، داوایان کرد کە مامۆستایەکان منهەجەکە بوویان تەواو بکەن بە ئۆنلاین، طبعا دەرسمان پێدەگوتن و هەتا ئەم لەحزەیەش هەندێک لەو مامۆستایانە کە بەردەوامن لەگەڵیان و دەرسیان پێ دەڵێن. بۆیە بەڕاستی یعنی ئەم لەوانەیە ئێمە زۆر متەواضعانە بی حەفلەکەیمە، بەڵام بەڕاستی زۆر بە گەورەتر لە هەموو ئاهەنگەکانی زانکۆەکانی دەبینم کە بەڕاستی ئێمە هەمومان دەزانین بەداخەوە کە ئاستێ زانستی لە زۆربەی زانکۆەکان لە وڵاتەکەیمە زۆر دابەزیوە و ئەوانەی کە تەخەڕوجەکەن زۆریان بەڕاستی بە حەقی خۆیان ئەو بڕوانەمە وەرناگرن، بەڵام من شاهدیان بوو دەدەم بەڕاستی کە ئەوانە زۆر شایانی لەوەش زیاترن کە بە حەقی خۆیان ئەو بڕوانامە پێیان دەبەخشرێت ئەمڕۆ ئینشاءالله کە خوای گەورە لێیان قبول کە لە ئێمە قبول بکە ئینشاءالله تعالى. بەڕێزان یەک لەو شتانەی کە بەڕاستی زۆر جێداخ بوو بۆ ئێمە و زۆر دڵگران بووین پێی، ئەویش ئەوە بوو بەڕاستی کە لە دەستدانی یەکێک لەو خۆشەویستانە، یەکێک لەو قوتابیە ئازیزانە کە بریتی بوو لە مامۆستا تاڕق، خوا عەفوی کە ئینشاءالله، کە بەڕاستی من وەکو خۆم شاهدی بۆی دەدەم کە یەکێک بوو لە تەڵەبە هەرە ملتەزمەکان و خاوەن ڕەوشتێکی بەرز و زیرەکەکان کە ئامادەش بووە لە هەردوو ساڵەکە و لە کۆتاییش بەشداری هەموو تاقیکردنەوەکانی کرد و بە سەرکەوتووی دەرباز بوو و بڵێن نەتیجەی سەرکەوتوو بەدەستهێنا. بۆیە ئێمە وەکو وەفایەک لۆ ئەو مامۆستا بەڕێزە ئەمڕۆ شوێنێکی تایبەتمان بوو داناوە، کورسیەکی تایبەتمان بوو داناوە و ئەمڕۆ بڕوانامەی پێ دەدەین کە بڵێن کوڕەکەی ئامادەیە لەگەڵمان ئینشاءالله کە
وەرەگری کە ئینشاء الله تعالى خوای گەورە گۆڕی پڕ بکە لە نور کە ئەم ڕۆژە ئەمە بێتە ڕێی ئینشاء الله ببیت بە تێشووی قیامەتی ئینشاء الله تعالى کە ئێمە حسنی زەنمان هەیە پێی کە ئینشاء الله کەسێکی زۆر دلپاک و دلساف بوو و کەسێکی زۆر ئیماندار بوو کە ئینشاء الله تعالى جێی مەکانی بەهشتە. بۆیە داواکارم لە خوای گەورەکە لێ خۆشبی لە هەموو مردوانی ئێمەش خۆشبی. و بەڕێزان بە پێویستی دەزانم بەڕاستی کە سپاسێکی گەرمی هەموو ئەو مامستایانە بکەم کە دەرسیان گوتوتەوە لەو دوو پەیمانگایە کە بەڕاستی بەخوبەخشانە بە سەرما و گەرما بە هاوین و زستان لە هەموو کاتێک کە ئامادە بووینە کە دەرس بڵێنە ئەو قوتابیە بەڕێزانە بەڕاستی و بە تایبەتی لە پلە و پێگە و مەکانەتی ئەو مامستایانە کە بەڕاستی ئەگەر دیقەت بدەیت لەوانەیە کەم زانکو هەبی کە ڕێژەیەکی ئەوها بەرچاو لە مامستایانی بەرز و خاونشادەی بەرز و پلە و پێگەی دیار و وەناودار لە بڵێن زانایانی گەلەکەمان ئەژمار دەکرێن کە ئامادە بن خوبەخشانە بێن دەرس بڵێنەوە لەو دەستگا بەڕاستی ئێمە یعنی نازانین بەچی وەصفێک یعنی تەقدیری ئەوان بدەینەوە تەنیا ئەو دێ دوعای خێریان لو دەکەین وەخوای گەورە نمونەیان زۆر بکە کە ئینشاءالله شتێکی زۆر کەممان کردووە وەکو سپاس و پێزانینەکی معنەوی ئینشاءالله ئەمڕۆ دەبەخشین بەوانە ئینشاءالله تعالى. بۆیە جارێکی تر بە خێراتنەکی گەرمی هەموو لایەک دەکەم بە تایبەتی مامۆستا بەڕێزەکان و پیرۆزبایی لە هەموو ئەو مامۆستا بەڕێزانە دەکەم لەو خوشک و برا ئەزیزانە ئینشاءالله تعالى. خوای گەورە لە هەموومان قبول بکە ئینشاءالله تعالى وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خی گەورە پاداشتی جەنابی دکتۆر بداتەوە. بەڕێزان دوای ئەوەی بەڕێز مامۆستا سۆران ئەحمەد عەلی هەڵسا بەدابینکردنی زۆربەی ئەو کتێبانەی کە بە دیاری دەبەخشێن بە مامۆستایان و دەرچوان لەم ئاهەنگەدا ئینستیتوتی ژیار لەقی هەولێر بە پێویستی دەزانێت کە سوپاس و پێزانین ئاراستەی بەڕێزیان بکە لەلایەن پرۆفیسۆر دکتۆر سلێمان بەرپرسی لەق جەنابی با بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە مامۆستا سۆران ئەحمەد با بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزەکە. بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە وتەی بەڕێز پرۆفیسۆر خالید محەممەد ساڵح سەرۆکی ئینستیتوتی ژیار با بفەرمێت جەناب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان و خوشکانی بەڕێزی فێرخواس ئامادەبوانی بەڕێز مامۆستا ڕێزدار و خاوەن قەدرەکان سڵای خوای پەروەردگار لە هەموو لایەک بێت. خوای پەروەردگار ئەم جوهد و ماندوو بوونەکەمە لە هەمومان قبوڵکە ئینشاءالله بیکاتە توێشی قیامەتی هەموو لایەکمان. خوای پەروەردگار بە گەورەی و میهرەبانی خۆی جەنابی مامۆستا تاریق کە ئێمە ئەمڕۆ بڕوانامەی دنیا ئەدەینە خوێندکارەکان بڕوانامەی قیامەتی دەرچوونی بە مامۆستا بەخشی بە ئینشاءالله. وخوای پەروەردگار لەگەڵ بەڕێزیان کۆمان بکاتەوە لە مستەقەڕی ڕەحمەتی خۆیان لە قیامەت. خۆشەویستان، ئینستیتوتی ژیار یەکێک لە بوارەکانی کارکردنی بواری قوتابخانە و مەداریسە شەرعیەکانە کە ئەمەی جەنابتانی بینن بەشێکە لەو مەدرسە شەرعیانی کە ئێمە سوپاس بۆ فەزڵ و ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەژدە بن کە لە سەرانسەری کوردستانە ئێمە ئەم جۆرە قوتابخانەمان هەیە و خوێندکارانێکی زۆری تیان. فەزلی قوتابخانەکان پاش خوای گەورە بەڕێزان ئەگەڕێتەوە بۆ ئەم مامۆستا بەڕێزانی لێرە حوزوریان هەیە کە ئەوان ئەرک و ماندووبوونێکی زۆرە کێشن بەبێ بەرامبەر کە ئەمە کارێکە بەڕاستی تەنها لە ئەوان ئەوەشێتەوە بەوەی مامۆسایەکی بەڕێز ئەکادیمی ماوەی 2 ساڵی ڕێک دەوام بکە بە سەرما بە گەرما بە خۆشی بە ناخۆشی بەبێ بەرامبەر. ئێمە وەک جەنابی دکتۆر فەرمووی 2 ساڵی پڕ لە قەیرانمان تێپەڕان چونکە نەخۆشی کۆڕۆنا داخستنی بنکەکان مزگەوتەکان قوتابخانەکان
سوپاس بۆخوا کۆڵی بە مامۆستاکانی ئێمە نەدا، چونکە ئێمە ئەو کاتی بنکەکان داخران قوتابخانەکانمان کرد بە ئۆنلاین، بە ئۆنلاین دەرسەکانمان بەردەوام بوون. ئێمە وەکو ژیار مامۆستایانی بەڕێز وەکو عەرزم کردن لە 5 ساڵی ڕابردووشدا لە کۆمەڵی قەیرانەکانە سوپاس بۆخوا کاری ژیار بەردەوام لە برەودا بووە. یعنی ئێمە ئێستا نزیکەی 18 بنکەمان هەیە لە سەرانسەری کوردستانە. ئەگەر قەیرانی دارایی ڕێگەی باە ئێستا لەوانەیە زۆر زیاتر بوو نایە بنکەکان. من کە ئەو ناوانە ئەبینم لەویا تەزویەکی خۆشی زۆر بەلەشمادێ بەوەی کە ژیار توانیوێتی کۆمەڵێ لەمپەر بپەڕێنێ. یەکێک لەوانە بەڕێزان ئێمە توانیمانە پێکەوە لەم جۆرە بینایانەیە، لەم جۆرە دەستگایانەیە لەمپەری تەسکی حیزبایەتی تێپەڕێنین. ئەوانی کە لێرە ئێستا ئێمە ئامادەین، ئێمە ئەتوانین بڵین هەموو چەمکەکان، هەموو دیدگاکانی قوتابخانە ئیسلامیەکان لێرە بوونمان هەیە، پێکەوە ئاوەتە بووین بەبێ جیاوازی ئینتیمای سیاسیمان، ئینتیمای فکریمان، قوتابخانە و ئەو مەداریسانی کە لی پەروەردەبووین سوپاس بۆخوا توانیمانە بەبێ هیچ جیاوازیەک لێرە وجودمان هەبێ وەکو مامۆستا، وەکو خوێندکار، کە ئەمە شەرەفێکی گەورەیە بۆ هەموو لایەکمان و تێپەڕاندنی ئەم لەمپەرانە بەڕاستی لەواشێ لە زۆر شوێناکارێکی ئاسان نەبێ. ئێمە توانیمانە لەم قوتابخانەیە برایەن و قشکانی بەڕێز لەمپەری ئەوە تێپەڕێنین کە دەرسی شەرعی تەنها پەیوەستە بە مزگەوت و حوجرە. نا ئێستا ڕێکخراوەکان، خەڵکانی ئەکادیمی پسپۆر ئەوانە ئێستا خاوەنی حوجرە و مزگەوتەکانن، بەڵام لە ڕێکخراوەکانە، بەڵام لە شوێنە گشتیەکانە. جارێکی کە ئەو ڕۆحە بکەینەوە بە بەری خەڵکە و ئەو فکرە بگۆڕین کە دین تەنها هی مزگەوت، تەکیە و خانەقا و حوجرە و مەلا و شێخەنا. دین دینی زانستە، دینی ئەخلاقە، دین دینی مجتەمەعە، دینی ئەحزاب نییە و ئینەما ئەو دینەیە کە خوای پەروەردگار پێغەمبەری ناردووە بەوەی کە ڕەحمەتەن للعالەمین بێ. کەواتە تێپەڕاندنی ئەم لەمپەرش پێمان وایە دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو لایەکمان کە ئێمە سوپاس بۆ خوای گەورە توانیمانە ئەم دەرسانە دەرسی حوجرەن، دەرسی علومی شەرعین، بەڵام ئێستا لە ڕێکخراوەکانە خەڵکانێکی وەک ئەم خوشک و برا بەڕێزانی کە هەن لێرە کە لەوانەیە زۆرێکیان مامۆستای ئاینی نەبن یا هەر اختصاسیان شەریعە نەبێ، بەڵام خۆشەویستیان بۆ علومی شەرعی هێناونێتە ئێرە. خاڵێکی تر کە گرنگ بۆ لە مەدرسانی ئێمەیە برایەن و خوشکانی بەڕێز ئەوەیە ئێمە وەکو عەرزم کردن توانیمانە ئەم قوتابخانانە بکەین بە قوتابخانەیە کە دەنگی خۆمان نەک لە جوغرافیایەکی بەرتەسکی داری کراوە هەبێ. ئێمە ئێستا ئەم قوتابخانەمان لە مەدرسە ئۆنلاینەکانمانە کە ئێمە دەرس شەرحەکەین، تەڵەبەکانمان چۆن لێرە حوزوریان هەیە لە ئەمریکا، لە کەنەدا، لە دانیمارک، لە بەریتانیا، لە سوید، لە ئەڵمانیا، لە نەرویج، لە زۆرێک لە وڵاتانی دنیا لە ئۆنلاینەکانە ئاوا حوزورمان هەیە، کۆنتاکتمان هەیە لەگەڵ جالیاتی ئیسلامی لە وڵاتانەیە کەمە دیسانەوە ئینجازێکی گەورەیە کە کردومانە سوپاس بۆ خوای پەروەردگار. یعنی بۆ نمونە من زۆر جار کە دەرسم شەرح کردووە خوشکێک مداخەلەی کردووە لە ئەڵمانیا مداخەلەی کردووە، برایەکی تر دوای محاضەرەکە مداخەلەی کردووە لە بەریتانیا مداخەلەی کردووە، ئەوی کە لە سوید پرسیاری هەبووە کە ئەمەش دیسانەوە بۆ خۆی بڕینی هەنگاوێکی گەورەیە ئێمە بتوانین دەرسەکانمان بابەتی علومە شەرعیەکانمان بەم شێوازە سنوورەکانی پێ تێپەڕێنین. مەدرسەکانمان چۆن مەدرسەی منتەزەممان هەبووە، مەدرسەی ئۆنلاینیشمان هەبێ کە ئێستا فەزڵ بۆ پەروەردگارە نزیکەی 1000 قوتابی و فێرخوازمان هەیە ئێمە لە قوتابخانەکانی خۆمانە. بەڕێزان ئەمانە هەمووی پێکەوە بە دەستە جەمعی کراوە. ئەمە ئینجاز نییە بۆ ئینستیتوتی ژیار بەتەنیا، ئینستیتوتی ژیار بەشێکە لەم ئینجازە. ڕێکخراوەکانی تر ئەو مامۆستا بەڕێزانی کە بەرپرسی ڕێکخراوەکانی ترن لێرە کە تەشریفیان حوزوریان هەیە، هەموو ئەو بەڕێزانی تر کە خەمخۆر بوون، ئەو دەوڵەمەندانی کە بەخشیویانە، ئەو قوتابی و فێرخوازە بەڕێزانی کە حوزوریان هەبووە، تەحملی 2 ساڵ خوێندنیان کردووە، ئەمە شەرەفێکی گەورەیە بۆ هەمومان کە ئێمە ئەوەی کراوە خول نەبووە بەڕێزان. ئێمە ئێستا قوتابخانەکانی ژیار بە هەموو پێوەرێک ئەمانە لە ئاستی زانکۆیان، چونکە ئێمە ژمارەی وانەکانمان بۆ هەر مەنهەجێک ژمارەی عەدەدی ساعاتی زانکۆکانە کە 25 ساعات وەکو عەدەدی وەحداتی مادەکان خوێندراوە بۆ هەر کۆرسێک کە جەنابتان نەزانن. واتە ئەو خوێندکارە بەڕێزانە بەپێی عەدەدی ساعات کۆرسەکانیان تێپەڕاندووە. 6 مانگ کۆرسێکیان بڕیوە کە کۆرسەکان 4 بابەتی زانستیان تیا بووە، واتە 12 بابەتی زانستیان لە تەخەسوسی خۆیان خوێندووە
کە ئەمە پێمان وایە کارێکی گەورەیە و ئەمە پێمان وایە بۆ خۆی فراوان فکریەک دروستەکە لای خوێندکارە بەڕێزەکان لەو تەخەسوسانی کە خوێندویانە. ئامۆژگاری من بۆ ئەو بەڕێزانی کە ئەمڕۆ لێرە بڕوانامە وەرەگرن بەڕێزان ئەوەیە کە ئەمە سەرەتای قۆناغی خوێندنە نەک کۆتایی بڕوانامە وەرگرتن، قۆناغێکی سەرەتاییە بۆ دەستپێکردن، واتە بەڕێستان ئێوە هەتا وەکو ئێستا بەرپرسیارەتیتان لە ئەستۆی خەڵک بووە، ئێستا ئێوە بەرپرسیارن بەرامبەر بە دینی خوا، بەرپرسیارن بەرامبەر بە مجتەمع، بەرپرسیارن لە قیامەتی خۆتان. ئیمامی شافعیە فەرمی لەیس العلم بما حفظ وإنما بما عمل. علم بەوە نییە کە ئینسان ئیخوێنێ و لەبەرێکە، علم بەوەی ئینسان عملی پێەکە. 2 ساڵی ڕێک مامۆستایانی بەڕێز لەگەڵ ئێوە ماندوو بوون، ئێستا ئەبێ ئێوە ماندوو بن لەگەڵ خەڵک خوشکان و برایانی بەڕێز. ئەمە پرۆژەی دابینکردنی قیامەتی هەمومان، یعنی ئێمە دینی خوا پێی کردوینەتەوە، ئەمەی خوێندومانە منهەجەکەی خوایە، سەبیلی هیدایەتی خەڵکە. لەبەرەوە درێژە پێدانی ئەم منهەجە، خەم خواردن لە خەڵکی تر لەوانی ئەوەی ئێمە توانیمانە خەممان خواردووە، ئێستا خەمی ئێوەیە خەمی خەڵک بخۆن. لەبەرەوە گرنگە هەمومان بەم ڕۆحی مەسئولیەتە ئیش بکەین خوشکان و برایانی بەڕێز. من دووبارە ڕێز و سوپاس و پێزانینی بێپایانم بۆ مامۆستا بەڕێزەکان، داواکانم خوای پەروەردگار ئەرک و ماندووبوونیان قبوڵ بکە. ئێمە ناتوانین پاداشتی ئەوان بدەینەوە، ئێمە دوعای خێرمان هەیە بۆیان، بۆی کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر کەسێک بە کەسێکی وت جەزاک الله خەیرا ئەفەرمێ فقد ئەجزل له المەثوبە، ئێمەش پێیان ئەڵێن جەزاک الله خەیرا وجەزاکم الله خەیرا. خوای پەروەردگار لێتان قبوڵ کە، بەرەکەت بخاتە علم و عمر و عەمەلتانەوە، درێژەتان پێبا ئینشاءالله بتان هێڵێ بۆ ئێمە و بۆ ئەو قوتابیە بەڕێزانە، قوتابیە بەڕێزەکان خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ئەو عیلمەی کە وەرتان گرتووە، بەرەکەت بخاتە عەمەلتان ئینشاءالله. دووبارە من ڕێز و پێزانینم هەیە بۆ هەموو لایەک برای گەورە و خۆشەویستمان جەنابی کاک دکتۆر سلێمان کە ئێمە ئازانین لە هەمومان زیاتر ماندوو ئەبێ لە کارگەڕی ئەو لقەیە و لە بەرپرسیارەتی لق. خوای پەروەردگار پاداشتی باتەوە. دووبارە دەستی هەموو لایەک خۆش بێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خی گەورە پاداشتی جەناوی کاک دکتۆر بداتەوە. بەڕێزان ئێستش هەڵدەستین بە دابەشکردنی سوپاس و پێزانین بەسەر بەرپرسی بەش و دەستەکانی لەق لەلایەن بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح بەفەرمێن. مامۆستا یونس باویانی بەرپرسی بەشی بانگەواز. دکتۆر سیروان کەریم ڕەشید بەرپرسی بەشی پەروەردە و زانست. مامۆستا نامێق محەممەد ئیسماعیل بەرپرسی بەشی پەیوەندیەکان. مامۆستا ئەحمەد عومەر عوسمان بەرپرسی بەشی بەدواداچوون. مامۆستا ئامانج ئیبراهیم سعید بەرپرسی بەشی کارگێڕی. مامۆستا نازدار تاهیر معروف بەرپرسی بەشی خوشکان. مامۆستا ئەحمەد بورهان بەرپرسی ستۆدیۆ.
مامۆستا عەلی سادق ئیسماعیل بەڕێوەبەری خولە درێژخایەنەکان. مامۆستا دڵشاد دەستەکان. مامۆستا سیامەن جەبار ئیبراهیم بەرپرسی دەستەی سۆرە. مامۆستا معین قاسم بەرپرسی دەستەی هەریر. مامۆستا سالم ساڵح ڕەسوول بەرپرسی پێشووی دەستەی خەبەر. مامۆستا عەلی سادق ئیسماعیل بەڕێوەبەری خولە درێژخایەنەکان. زۆر سپاس بۆ پرۆفسۆر خالید. بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە وتاری ئاهەنگ لەلایەن بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوەهاب جەنابیان با بفەرمون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لششي يخو بخير بين ما مستعني برز وميواني أني عزيز وخوشويست دسخوشي لهمو أو قتابي برزانا أو خشكبرا ندكم دسخوشي ما مستعني برزكان دكم كإن شاء الله بيروزي أن بأم شهادة يا ربي خوي قورا بكاتماي خير وخوشان لدينا وقيامت أو يا من دمي زور بكرتي يقدون نسحتي خومو أو قتابي خوشويستانا أو خشكبرا كخواي قورا مشرفي كردن أمرو درسون لو مدرسة دا إمامي أحمد لمستندكي خوي دا حديثي لا أنسي كوري مالك دا جيرتوا هرسندا أهل حديث أو مشايخة الحديث قل ليان لحديثك إياه بلام أمان إشاك بان فيها حديثك كبيغمبر دا فرمي صلى الله عليه وسلم إن مثل علماء الأرض كنجوم السماء أو حتى آخر حديثك زاوى من دم يقصيش ابن القيم يا رضا رحمتي خواي بي دا فرمي لبرسي ألي بيغمبري خوا صلى الله عليه وسلم علماء أمتي خوي بأسيركاني آسمان سواندوا دا فرمي أسيركاني آسمان سي كاريان هي سي كاريان هي كخواي قورد وستي كردون كاري يكميان كآسمان درازيل نوا سكو زواني آسمان بأسيركانا ولقد زينا السماء الدنيا بمصابيح راسي أو آسمان بأسيركان زوانا أقر بيتو أم آسمانا أستيريتي دا نبايا رنجيشي روتو قود دبو هستامو لذتي في نددا بجواني آسمان بلام أستيركان آسمانيان زوان كردوا هو كاري دوام أويك أم أستيرانا وعلامات وبالنجم هم يهتدون أوانا علامة أوانا نشان دري ريقان بو أو كساني كلنا سحرادا يا لنا بحر دا أيانوي ريقاي راستو شويني ما بس بدوسنوا سيمينيان أم أستيرانا يكمينيان قتمان لبو جواني أو آسمانينا دومين علاماتشن والسيمينيان خواي قورا أيكاتن برزم لبو شياطين كان دبروي حركاتك الشياطين كان بيان وشتيق لآسمان بجزن وكو معلوماتك وكو قصو باسك
خی گەورە بەسای ئەو ئەسێ ڕژاندنەدا ئەوە لە جنەکان ئەگرێ و لە شەیاتینەکان ئەگرێ و ناتوانین هیچ بکەن. جا ابن القیم دەفەرمی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی عولەمای ئومەتی محەممەدیش عەلەیهی سەڵات وەسەلام ئەم سێ وەزیفەی دەبی ئەنجام بدەن. یەکەمینیان بەڕاستی عولەما بە علمەکەی جوانە و ئەو علمەش بە عەمەلەکەی جوانە. جا هەر کاتێک ئەگەر عالیمێکت دیت داعیەکت دیت بەڕاستی علمەکەی جوانی نەکرد و عەمەلەکەی جوانی نەکرد ئەبێتە مای عار و لەکە لە بۆ ئەم دینە. هەر عالیمێک ئەگە بێت و دینی خۆی ناشرین کرد ئەگە بێت و دینی خۆی شەرمەزا کرد بەرامبەر خەڵکی بەڕاستی ئەمەلەکەیەکی عارە لە نێوچەوانی خۆی و هەموو خەڵکیدا. جا بۆیە دەبێ وەزیفەی یەکەمی ئەم قوتابیانەوە ئێمە بە خۆمان یەکەم جاری پاشان ئەو قوتابیانە ئەبێ ئەم دینە جوانکەین لە پێساوی خەڵکی نەکو ئەم دینە ناشرینکەین. بەڕاستی دەبێ ئەم دینە جوانکەین بە ئەخلاقمان بە هەستانمان بە دانیشتنمان بە دەرزگۆتنەوەمان بە مامەڵەی ڕۆژانەماندا بەڕاستی چەندە ئێمە جوان بووین بەو دینە ئەبێ ئەو دینەش ئەوەندە جوانکەین. وەزیفەی دووەم ئەوەیە کە بەڕاستی دەبێ ئێمە ببینە ڕێی نیشاندەر و هیدایەتە بۆ ئەم خەڵکە. خۆتان دەزانن ئەم خەڵکە چەند ماروێران بووە چەند مەست و حەیران بووە چەند موعامەرەی لێ دەکرێت لە دینی لە ئەخلاقی لە قیەمی حتا لە جیناتیشی دەکرێتن. دێکەواتە بەڕاستی تاقە کەسێک کە هیدایەتی ئەم خەڵکە بدا و ڕێی ڕاستی نیشان بدە ئێوەن دەبێ غەمخۆری ئەم خەڵکە بن ئێوە دەبێ بەڕاستی پەژارێ ئەم خەڵکە هەرگرن ئێوە دەبێ مەسئولەتی دین و قیامەتی ئەو خەڵکە هەرگرن. ئی سێمیشان ئەوێ بەڕاستی ئێوە دیفاعکەری ئەم دینە بن. چۆن ئەم نەزمانە کە ڕزوم و لشەیاتین ئێوە دەبی دیفاعکەری ئەم دینە بن. ئێوە دەبێ ئەم دینە بە وجودی خۆتان بزانن چەندە پارێزگاری لە وجودی خۆتان دەکەن کە نەخۆشی نەتانگرێ ڤایرۆس نەتانگرێ تووشی هیچ نەبن ئەبێ ئاواش دیفاع لەو دینە بکەن. دێکەواتە هەر کاتێک ئێمە ئەو سێ وەزیفەمان ئەنجامدا بەڕاستی ئەو شەهادە لایقی ئێمە دەبێت و ئەم علمە شاهدیمان بۆ دەدا لە ڕۆژی قیامەت کە ئینەما یەخشە الله من عیباده العلەما. جا ئینشاءڵڵا هیوادارم خۆی گەورە تەمەنی هەمومان درێژ بکە و ئەو قوتابی و ئەو خوشک و برا عەزیزانەشم سەرکەوتوو بکە بۆ ئەوی بتوانن زیاتر و زیاتر خزمەتی ئەو دینە بکەن. دووبارە پیرۆزبایان لێ دەکەم ڕەبی خوایە بە حەقی ئیسمی عەزەمت خوایە ئەو خوشک و برایانەم سەرفراز بکەی ئەو شەهادەیان لێ پیرۆز بکەی و ئینشاءڵڵا نەخشەمان بێ لە ڕۆژی قیامەتیش ئاوە حەفلەی تەخەڕوز بکەین و پێکەوە بچینە باش. وصلی الله على محمد وعلى آل محمد. خی گەورە پاداشتی جەناوی دکتۆر بداتەوە. بەڕێزان ئێستاش هەڵدەستین بە دابەشکردنی سوپاس و پێزانین بەسەر مامۆستایان. داوا لە دکتۆر بەختیار نەجمەدین دەکەین بفەرمێت بۆ پێدانی خەڵاتەکان. دکتۆر شێرزاد عەبدولوەهاب. دكتور خالد عمر قادر قردي. دكتور إبراهيم أحمد سليمان. دكتور إدريس كريم كاريتاني. دكتور كمال صادق ياسين. بۆ پێدانی خەڵاتەکان. دكتور لقمان محمد علي جامع.
دكتور محمود محمد علي. دكتور هيمن أحمد محمد باليساني. دكتور ناصح عثمان حمدمي. دكتور نريمان صابر شواني. زۆر سپاس بۆ دکتۆر پشتیوان عومەر. داوا لە دکتۆر عەلی ئیبراهیم نیعمە دەکەین بفەرمێت بۆ پێدانی خەڵاتەکان. دکتۆر خۆزان عەبدولوەهاب حاجی. دكتور عمران محمد إسماعيل. دكتور سردار حمد أمين إبراهيم. الشيخ سردار هو أستاذي ودرسني في دكتور محمد خالد مصطفى. مامۆستا سەرباز محەممەد حوسێن. دكتور صالح ملا عزيز. دكتور لقمان بهاء الدين خطيب. زۆر سپاس بۆ دکتۆر عەلی ئیبراهیم نیعمە. داوا لە دکتۆر ئیدریس کاریتانی دەکەین بفەرمێت بۆ پێدانی خەڵاتەکان. دكتور لقمان بهاء الدين خطيب أو خيمة. دكتور مهدي خالد قادر. مامۆستا سەردار عەبدولحەمید ئەحمەد. دكتور هاشم إسماعيل إبراهيم. دكتور سليمان سليم إبراهيم. مامۆستا یونس باویانی. مامۆستا ئومێد عەبدولقادر ڕەسوول.
مامۆستا هیوا حەمەد محەممەد. زۆر سپاس بۆ جەناوی دکتۆر ئیدریس کاریتان. داوا لە بەڕێز دکتۆر لوقمان جامعی دەکەم فەرمەوە پێدانی خەڵەت بکەن. مامۆستا عەلی سادق ئیبراهیم. دکتۆر سیروان کەریم ڕەشید. مامۆستا عەبدولستار محەممەد عەبدوڵڵا. مامۆستا یوسف طەیب عومەر. زۆر سپاس بۆ جەناوی دکتۆر. بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە وتەی بەڕێوەبەری گشتی مەداریس بەڕێز دکتۆر خالید عومەرگەردی جەناویان با بفەرموون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بريسان السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان من سێ تەوەری زۆر کورد دەڵێم. یەکەم بەنسبەت ئەو مەداریسانە بەڕاستی ئەو مەدرسانەی کەوا هەمانە کە خولی درێژخایەنی تێدا هەیە، یعنی گرنگترین شت تێیاندا ئەوەیە کەوا ئەو منهەجە لەگەر هەموو مەعاهید و زانکۆ و جێگایەکاندا جیاوازیەشی ئەویش ئەوەیە منهەجەکان هەمووی تەواو دەکرێن، واتە بەنیوەسری بەجی ناهێلدرێن دائیمەن. حتا زۆربەی زۆریان هەیە لە دوای کاتەکەشی کە تەواو بووە بە ئۆنلاین تەواومان کردیا. ینی بەڕاستی ئەوە دەبێتە جێگەی دەستخۆشی لە بۆ ئەو مامەستا بەڕێزانە کە مامدونە ناسانە کاریان کردو و جێگای دەستخۆشیە. ئەو منهەجەی کە هەریشمان بژاردێ بەڕێزان کە ئێستا تەماشا دەکرێت بەڕاستی کۆمەڵێک پۆلێک قوتابی ڕێک و پێچی لێ دەردەسی هۆکارەکەی ئەو منهەجە جوانەیە کە بە جهودی هەموو مامۆستایان ئەو شتە دامەزرایە و ڕێک و پێی خسترایە کە لەگەر واقعی ئەمڕۆی کوردستاندا زۆر بە جوانیدا بگونجرێ. ئێمە هەدەفێکی ڕئیسیمان لەو مەداریسانە بەڕێزان چییە؟ کۆمەڵێک کەس پەروەردە بکەین کە بەڕاستی فکرێکی میانڕەوی متەوەسیتی جوانی لەناو کۆمەلگادا پێبی، بتوانی داوە و بانگەوازی پێ بکە. ئەو تا تەماشاکە لەلایەک فەرموودە لەلایەک بانخواسی هەردووچیان تەماشاکە. خوای تەبارەک وتەعالە دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا. ئەوە ئامۆژگاری لۆ ئەو قوتابیە بەڕێزانەی کەوا دەبن بە داعی و بانخواز لەناو کۆمەلگادا. خوای گەورە فەرمی باشترین قسە کە دەیکەن ئەوانە، بەڵام بەمەرجێک کە عەمیلە صالحا، بە عەمەل و بەکردەوەش صالح بی و زۆر زۆر چاک و ڕێک و پێک بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای لە ئەهلی حەدیث کردێ فەرمی نظر الله امرئا سمع مني مقالة فوعاها فأداها كما سمع. يعني خواد متاوي جوان كواني كوا أهل حديث كشتيق لمن ولا ورد أجري وكو خوي ديدات زعما أو منهج برنامج براستي كدام رشتوا بوشي وازي براستي لو خاطري كومل قطابي في رابقيني أيستاك كتماشا دكي گرفتی ناو کۆمەلگا یەکێک لەو کێشانەی کەوا هەیە منهەجێک نییە ئینسانەکە لەسەریدا بڕوە. بڕۆ ببینە لە ناو کۆمەلگا چ زیادەکە بەڕێزانم. هەرچی فەسادی ئەخلاقیە زۆر بووە، هەرچی فەسادی فکریە زۆر بووە، هەرچی فەسادی اقتصادیە زۆر بووە. حتا گەویشتی تەو ئاستی بڕۆ ئێستا ببینە جێگا نەمایە لە سزنەکان لەبەر مخدرات و خەڵکی تێدا بکەن. خەڵکی زۆر خراپ پەروەردە دەکرێت. ئێمە فەزلی خوای گەورەیە کە توانیمانە بەو منهەجە جوانە
خەڵکێک پەروەردەکەی فێرە قورئان و فێرە سونەتی پێغەمبەری کەی صلی الله عليه وسلم بەڕاستی ئەو منهەجێکە منهەجی قورئان و صحیحی سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لۆ پەروەردەکردنی خەڵک لۆ خاترەوەی دوور کەوێتەوە لە خورافیات و لە باتیل و لە شتی ناڕێک و ناڕەوای ناو کۆمەلگا و لە گوناحەکاندا بە دوور کەویتەوە لە محەڕەمات بە دوور کەویتەوە ببێتە کەسێک وەکو ئەوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وەختی خۆی لەسەری بوون کە حتا لە پێغەمبەریشیان پرسی صلی الله عليه وسلم و 73 فەرقەیە کە پەیدا بن و 72 نەڕوالۆ جەهەنەم چێیان دەمینێتەوە فەرمی ما ئەنا عەلەیهی و ئەصحابی ئەوە من و ئەصحابەکانم کە ئەوڕۆکەت لەسەر چینە کە قورئان دادەبەزی و پێغەمبەری صلی الله عليه وسلم بە فەرمودەکە خەڵکی پەروەردا کرد ئەو شێوازە بوو بەڕاستی لە جوانی منهەجەکە لە تەڵەبەکان و قوتابیەکانیشدا بەڕێزان بەڕاستی ئامۆژگاریم لە بۆیان هەیە یعنی دائما ئینسان کە شەهادەیەک وەردەگری کە شتێک وەردەگری لە بۆ ئەوەیە ملکەت بێ لە بۆ ئەوەیە متەواضع بێ لە بۆ ئەوەیە زیاتر ئەو ڕێسکەیە بگرتە بەر لۆ ئەوەیە بەڕاستی ئەو قوتابیانە هەوڵێکی جدی وا بدەن و بزانن ئەوە بیدایەتی ڕێگای و خسترانی لەسەر ڕێگایەکە لۆ خاتریوەی خزمەتێکی یەکجار زۆر لەوە زیاتر بکەن و بتوانن دروستی زیاتر بەشداری بکەن دەورەی زیاتر بەشداری بکەن و زیاتر خۆیان پێ بگەێنن من یەک مقارنە دەکەم بەڕێزان یعنی لە سەلەفی ساڵح زۆرمان دیتێ ڕەحمەتی خوایان لێبی دەفەرمێ ئەمن نزیکەی 17 ساڵان لە خزمەت مامۆستای خۆم بوومە دەرسم خوێندیە نە ساڵێک و نەدوو نە جومعەشی تێدا بووە بەڵێن مەجالی تێدا هەبی نا هەفتەی 2 ڕۆژ بووە وەکو زانکۆیەکان بە بەردەوامی بم کەفەفی خوێندیتی ئەو ئەهلی عیلمەی لێ دەرچووە بۆیە ئەبوو حەنیفە بەگچکەی چاوی بە ئەبوو یوسف دەکەوی دەڵێ باو منداڵە بێ بەشداری دەرسەکانم بکە ئەمن وای دەبینم دوا ڕۆژێکی زۆر باشی هەیە پاشان کە نەخۆش دەکەوی تەڵەبەکان دەڵێن یەک ڕۆژ هاتووە ئەبوو حەنیفە دەرسی گۆتەوە زۆر بێتاقەت بوو لێمان پرسی لەبەر چ گوتی ئەبوو یوسف نەخۆشە گوتیان باشە نەخۆشە چ گرفتە فەرمووی دام نابوو لە دوای خۆم بێتە جێگای من ئەوەندەم ئومێد بەو ئینسانە هەیە بۆی بەڕێزان پێگەیاندنی یەک کەس پێگەیاندنی 2 کەس پێگەیاندنی تاخمێک کۆمەڵێک بەڕاستی بەو ئیشە دەکرێت کە تۆ تەماشا دەکەی ڕوو نوخبەیەک لە قوتابیەکان پەروەردەکەویان خەیە سەر سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕێیان نیشان دەدەن اینجا ئەوان درێژە بەو ڕێگای خۆیان دەدەن درێژە بەو منهەجی خۆیان دەدەن جوانترین شتیش کە ئێمە ئێستا ئامۆژگاری هەموو قوتابیان و حتا مامۆستایانیشی پێ بکەین و بۆ خۆشم ئەوەیە بەڕاستی مطالعە لە ناو کوردەواریدا زۆر کەمە بەڕێزان خوێندنەوەمان زۆر کەمە دیراستکردنی منهەجەکانمان کەمە لێکۆڵینەوەمان لە بابەتەکان کەمە هەر فتوان نەقلەکەین هەر قسەمان گوێ لێ دەبی پێشتر خەڵک ئیستنباطی کرد کە ئوسولی فقه دانرا لە بۆ چ بوو بەڕێزان بەس لە بۆ ئەوە بوو خەڵک بتوانی لەژێر قورئان و حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیستنباطی ئەحکام بکاتن ئێستا دەیان مەسئلەی نوێ مەناتیتە پێشێ نابینین کەم کەس وا دەبینی ئیستنباطێکی ئەحکامی شەرعی بکاتن کە ئیستنباطەکەی معقول بی و منطقی بی و جێگەی مەقبول بی لە ناو کۆمەلگا جانەوەی بەڕاستی ئێمە پێمان وایە ئێمە خۆمان و مامۆستاکان وە قوتابیەکانیش بە هەمان شێوە هەر لەسەر ئەو نەهجە دەڕۆین کە پەروەردەی زیاتر شت بزانین و زیاتریش ملکەتە بین فێری مناقەشە و مجادلە و شەڕە قسە و ئەو زۆرەشتانە ئیشی بانخوازان و ئیشی فەرمودەناسان نییە و ئینەما ئیشی ئەوان ئەو کردەوە جوانانەیە لە ناو کۆمەلگادا چەند جوانن پێ جوانتر و ڕێک و پێکتری بکەن لە کۆتایی قسەمدا لە بۆ مامەستایانی بەڕێز و خۆشەویست بەڕاستی من وەکو مدیری مەداریس زۆر سپاسیان دەکەم بەڕاستی کە ماندوونە ناسانە کاری زۆریان کردیا ئەوەیان بەڕاستی توێشوێکی گەورەیە لۆ قیامەتی خۆیان من زۆر زاروەیە ئەوە دەڵێن بەڕێزان ئەو مەجلیسەی ئێستا لێی دانیشتی ئەوەندە لە بۆ قیامەتت هەمووی خێر و پاداشتە یعنی خەڵکێکی ئێستا ئەوەندە ئەتو لێرە دانیشتی ئەوەندە ئەو گوناحی دەکا بەڵام مەجلیست و مەجلیسی علمە گوێڕاگرتنە لە قورئان لە حەدیث لە هەموو شتێکە اینجا وەرە بیخە سەری 2 ساڵ تۆ لە خزمەت مامۆستایەکان بە سەعات دانیشتبی و ئەو هەمووت لۆ بخەنە سەر یەک لە ڕۆژی قیامەت چه ئەجرێکت پێ دەگا بەڕاستی اینجا چه ئەجرێک بەو مامۆستایە دەگا کە ئەو تەڵەبانە پەروەردەکا و چه ئەجرێک بەو کەسانە دەکا کە موعین و یارمەتیدەری مەدرسەی ئەنستیتوتی ژیارن بەڕاستی ئەوە هەموو جێگای دەستخۆشی ئینشاءالله خی گەورە ئومێد دەکەم هەموو لایەکمان ئیستیقامە پێ ببەخشی و عیلممان زیاد بکەم وفەقی دنیا و قیامەتمان بکە دووبارە زۆر دەستخۆشی لە هەردوو خولی درێژخایەنی مەدرسەی حەدیث و ئەکادمیای دوعات دەکەم ئینشاءالله خی گەورە هیدایەتیان زیاتر دەکەم وفەقیان دەکەم و سەرفرازی دنیا و قیامەتیان دەکا وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه خی گەورە پاداشتی جەناوی دکتۆر بداتەوە بەڕێزان ئێستاش هەڵدەستین بە دابەشکردنی بڕوانامەکان بەسەر قوتابیانی دەرچوو لە هەردوو پەیمانگاکە لە سەرەتادا یەکەم و دووەم و سێمەکان خەڵات دەکرێن لە سەرەتادا پەیمانگەی ئیبن سڵاحی شارەزووری
دکتۆر محەممەد زمناکۆیی با بفەرمێت بۆ پێدانی خەڵاتەکان. یەکەمی پەیمانگای ئیبن سڵاحی شارەزووری بۆ فەرموودە و زانستەکانی دلێر سەعید مەحموود با بفەرمێت. دووەمی پەیمانگای ئیبن سڵاح نیهاب شەهاب. سێمی پەیمانگای ئیبن سڵاح سەرهەنگ عەونی. زۆر سپاس بۆ دکتۆر مەحموود. ئێستا شەڵدەستیم بە دابەشکردنی بڕوانامەکانی ئەوایلەکانی پەیمانگای پێگەیاندنی بانکخوازان. دکتۆر خالید گەردی با بفەرمێت بۆ پێدانی خەڵاتەکان. یەکەمی پەیمانگای پێگەیاندنی بانکخوازان دلێر سەعید مەحموود. دووەمی پەیمانگای پێگەیاندنی بانخوازان ئارەزوو حەمەد شەریف. سێمی پەیمانگای پێگەیاندنی بانخوازان سەعد ڕەقیب عەزیز. زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر خالید گردی. داوا لە بەڕێز دکتۆر نەریمان سابر دەکەین فەرمێت بۆ پێدانی خەڵاتەکان. شەمسە ئەحمەد تەوفیق. خەولە ئەدهام عەبدولجەبار. لەیلا عەلی ڕەحمان. زۆر سپاس بۆ دکتۆر نەریمان سابر. داوا لە بەڕێز دکتۆر ناسەح دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانامەکە. نەجار عەبدوللەتیف شەیخ. ڕێزان نەجمەددین ڕەشید.
أميرة عبيد رسول. زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر ناسح. داوا لە بەڕێز دکتۆر سەردار حەمەدەمین دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانامەکە. اختیر عزیز عوثمان. فاضل فرهاد رفيق. هاجا مصطفى حمد. زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر سەردار. داوا لە دکتۆر کەمال سادق دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانامەکان. مادلین یوحەنە. سنار علي حمد. كابان صادق حمد. زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر کەمال. داوا لە بەڕێز دکتۆر ئومێد دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانامەکە. کەلثومە حەمەد شەریف. داوا لە کاگوەلید کوڕی جەنابی تاڕق شێرکۆی ڕەحمەتی دەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی بڕوانامەکە. تارا محەممەد ئەمین. زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر ئومێد. داوا لە مامۆستای یونس باویانی دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانامەکە. ڕێزان نەجمەدین ڕەشید. شنو محمود حەمەدەمین. زۆر سپاس بۆ مامۆستای یونس باویانی. بەڕێزان ئێستا گوێ دەگرین لە وتەی قوتابیان لەلایەن بەڕێز مامۆستا دلێر سەعید مەحموود جەنابیان با بفەرمون. مامۆستا عەلی کلیلی هۆڵەکە بەجێ بێڵەنەوە تاخیر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم إني أعوذ بك أن أشرك بك شيئا أعلمه وأستغفرك لما لا أعلمه. مامۆستا هەمولایەکتان بەخێر بێن، بە میوان، بە مامۆستا، بە قوتابیان، بە هاوڵانم. هەموو لایەکتان بەخێر بێن. بەڕێز دکتۆر سەردار، بەڕێز جەنابی دکتۆر کەمال، بەڕێز جەنابی دکتۆر ئومێد،
داوا لێ بنەکەم بەڕاستی دوو ڕۆژە فکرەکەمەوە چی بنووسمەوە کە باسی بکەم لەبەرەوەی من وەکو مامۆستا بەڕێزانە و توانایم نییە بە بێنووسین قسە بکەم بەڵام هەوڵم دا بیکەمە چەند پەیامێک بۆ ئەوەی کە بە کورتی هیوادارم واتاکان بگاتە جێ ئینشاءالله. پێش هەموو شتێک پەیامم بۆ معهەدی ژیار کە ئەڵێن ئینستیتوتی ژیار، من حەزم لە عەرەبیەکەی زیاتر وەک لە ئینگلیزیەکە. خوای گەورە بەرەکەت خاتە ئەو معهەدە، خوای گەورە موفەقی کە ئەوانەی کە ئیشی لەسەر ئەکەن لە هەیکەلی ئیداری و لە هەیکەلی تعلیمی هەر لەسەرەوە کە دەست پێ دەکا بە دکتۆر خالید هەتاوەکو خوارەوە هەموو کارمەندان و هەموو مامۆسایان خوای گەورە لێتان ڕازی بێ، خوای گەورە لێتان قبوڵ کا لەبەرەوەی زۆرمان لێدیتن لە چاکە، زۆرمان لێدیتن لە مەوقیف، زۆرمان لێدیتن لە خەمخۆری لەو دینە بەڕاستی من بۆ خۆم ساڵانێک بوو گوێم لەو حەدیثە بوو کە هەرچەندە لە تەرغیب و تەرهیب هاتووە و وەکو مامۆستا فەرمووی ئەویش هەر قسەی لەسەرە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی فەضلی علم و تەڵەبی علمەکە. ئەو حەدیثم کە گوێ لێ بوو بەڕاستی زۆر خەممە خوار، حەسرەتمە هات لەوەی کە لە قیسم چوو ساڵانێکی زۆر هیچ شتێک فێر نەبووم کە شایستەی ئەوە بێ سبەینێ بچمە قیامەت لە حضوری پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکم پێ بێ. بەڵام الحەمدولله بەفەضلی خوای گەورە بە سەبەبی ئەو معهەدە خوای گەورە ئەو ئاواتەی هێنایەتی کە الحەمدولله بە پیریش کەوتمە بەر هەویری بەڵان لەخوا بەزیار بێ زۆرمان ئیستیفادە کرد، زۆر شت فێر بووین لێرە. ئەگەر لە مەدرسەی دوعات، ئەگەر لە مەدرسەی حەدیث بەڕاستی زۆر شت فێر بووین، وەکو مامۆستایان شارەتیان پێ کرد لە وەسەطیەت ئەڵێی لە تێگەیشتنی ئەحادیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە تێگەیشتنی ڕای بەرامبەر و وەرگرتن و قبوڵکردنی ڕای بەرامبەر هەتا دوایی لە هەموو پێویستیەکان و لە هەموو مەقاصیدەکانی شەریعە کە خوای گەورە ئەو دینێ بۆی مەناردووە بۆی ئیش بەو شێوە ئیش پێ بکرێ. خوا خێرتان بنووسێ، ڕەحمەت لە دایک و باوکتان، خوای گەورە بیخاتە تەرازوی حەسەناتی خۆتان و دایک و باوکیشتانەوە. و پەیامی دووەمیشم بۆ ئەو کەسانەیە کە یارمەتی ئەو مەحەدا ئەکەن، ئەگەر بە پارەیە، ئەگەر بە قسەیەکی خێرە، ئەگەر بە کتێبێکە، خوای گەورە لێتان قبوڵکە و الحەمدولله کۆمەک و هاوکارێکەتان و قسە خێرەکەتان کەوتۆتە بەردەستی خەڵکانێکی ئەمین و دەستپاک خەمخۆری ئەو دینەن کە بەڕاستی بە دڵسۆزی ظاهری ئەو شایەدیان بۆ دەین کە لە ڕاهی خوا خۆیان هیلاک ئەکەن بەبێ هیچ بەرامبەرێک. خوای گەورە لەوانیشی قبوڵ کا و بەرەکەت خاتە ڕزقان ئینشاءالله. پەیامی پاش ئەوم بۆ قوتابیانی هاوڵانم لە مەدرسەی حەدیث و لە مەدرسەی دوعاتیش. لە مەدرسەی دوعات خوای گەورە الحەمدولله ئەو فەزڵەی لەگەڵ کردین، ئەو شەریفەت بنسیب کردین کە وەزیفەی پێغەمبەرانمان هەبێ عەلەیهیم الصەلاة وەسسەلام، کە ئەویش دەعوەیە کە وەکو خوای گەورە بخۆی فەرمێ قل هذه سبیلی ئەدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. وهروها خوای گەورە فەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. وبنسبة هاوڵانم لە مەدرسەی حەدیث الحەمدولله خوای گەورە ئەو فەزڵی لەگەڵ کردین تێ بگەین کە حەدیث یعنی چی، کە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی چی، مەکانەتی چییە لەو دینەیە، لەو شەرعەیە، چۆن تەواوکەری قورئانە، چۆن پێویستە بیزانین، چۆن پێویستە مامەڵەی لەگەڵ کەین. الحەمدولله خوای گەورە ئەو شەرەفەی بەنسیب کردین، خوای گەورە لێمان قبوڵکە. الحەمدولله خوای گەورە ئەو شەرەفەی بەنسیب کردین کە وەکو ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ کە فەرمێ من ئەهلی حەدیث وەکو سەحابەی پێغەمبەرە بینم صلی الله علیه وسلم. چونکی ئەگەر ئەوان لەگەڵ نفسی پێغەمبەر نەبن صلی الله علیه وسلم بەڵام لەگەڵ ئەنفاسی پێغەمبەرن صلی الله علیه وسلم، جا یا ڕەبی خوایە لەوانەمان حیساب کەی ئینشاءالله. ئەنجا پەیامی پاش ئەویشم کە ئێستاکە لە قۆناغی یەک و دوون کە ئەخوێنن ڕجایەکی برایەنەتان لێ ئەەکەم دەست بەو عیلمەوە بگرن و قەدری ئەو مەحەدە بزانن و قەدری ئەو مامۆستا بەڕێزانە بزانن کە لە کاتی خۆیان، لە سەحەتی خۆیان، لە هەموو جوهدی خۆیان تەرخانەکەن بۆ ئەوەی کە تۆ فێروی. بەڕاستی گوناحە بۆ ئێمە ئەو دەرفەتە لە قیسی خۆمان بدەین، وەڵڵاهی حوجەتیشە لەسەرمان. هەڵبژاردەی مامۆستایانی شارەکان خوای گەورە بۆ ئێمەی ڕەخساندون بەبێ مقابل ئەوان بە دوای ئێمەیە ئەگەڕێن، ئەوان لێ ئێمە حەریسترن لەوەی کە عیلمەکەمان پێ بگێنن. جا بۆیە ڕەحمەتی خواتان لێبێ، دەست بەو عیلمەوە بگرین، فێر بین، خزمەتی ئەو مەحەدە بکەین، ڕێز لە مامۆستاکان بگرین، ئیلتیزام بە مەواعیدەکانمانەوە بکەین، قەدری ئەو نیعمەتە بزانین کە تێیداین.
ئەوەی لە قیسی نەدابێ نازانێت چییە. و پەیامی پێش ئاخیریشم بۆ خۆمە، یەکەمی نیەتە، یەکەمی شەهادەت نییە. ئەگەر من نیەتەکەم یەکەم نەبێ بەخوای هیچ، بەڵام یا ڕەبی خوایە نیەتی هەمومان یەکەم بێ. ئەلحەمدولیلا خوای گەورە ئەو شەرەفەی بەنسیب کردم لەبەرەوە نییە لەوانەی کە زیرەکتر بم یا ئاقڵتر بم خوا نەخواستە، بەڵام لەبەر ئەوەیە من تەمەنم تەنها نەک لە تەڵەبەکان لە زۆر لە مامۆساکانیش گەورەترە. ئەو مەحرومیەتە و ئەو تەمەنەی کە بە بەلاش چوو وای لێکردم ببێتە هاندەرێک کە شەرم لە خۆم بکەم، بەخۆ ڕابگەم، هەوڵێک بدەم هەتا عمرم ماوە شتێک بەدەست بێنم. ئەویش بە فەزلی خوای گەورە و بە هاوکاری و بە گەورەی ئەو مامۆسا بەڕێزانە بوو. و ئەلحەمدولیلا بۆیە من جهودم زیاتر کرد، ئەگەر نا چ لەوان زیرەکتر و چ لەوان ئاقڵتیش نەبووم، شایستەی و جێگایش نەبووم، بەڵام خوای گەورە بۆ خۆی فەزلی لەگەڵ کردم. و ئاخر پەیامیشم بۆ مامۆسای خۆشەویستمان مامۆسا تاریق، بۆ کەس و کارەکەی، بۆ کوڕە بەڕێزەکەی کە لێرەیە، ئەلحەمدولیلا ئێمە نەحسەبه کەذالک شایەدی خێری بۆ دەین. ئەوەندەی لێمان بینی ئەو پیاوە زۆر پەرۆش بوو بۆ سوننەت، زۆر پەرۆش بوو بۆی کە فێر بێ، زۆر متەواضیع بوو، ڕەئی بەرامبەری وەرەگرت، زۆر حەریص بوو لەسەر دەرسەکان جێبەجێ بکرێ، ئیمتیحانەکان بکرێ، هەموو کاتێک مۆقیفی هەبوو، هەموو کاتێک یەک لەوانە بوو کە دافع بوو بۆی کە ئێمە فێر بین. داوام لە خوایە گۆڕەکەی پڕ لە نورکە لەگەڵ مردووی هەر هەمومان بە دایک و باوک و هەموو کەسێکیشمانەوە، و وەکو وەفایەک وەڵڵاهی من لەگەڵ باوکم هەموو جارە دوعای بۆکەم. خوای گەورە لە هەموو مردوەکانمان خۆش بێ، و خوای گەورە ئێمەش بە طالب علم براتەوە لای خۆی ئینشاءالله لەسەر ئەو ڕێگای ئیستیقامەمان هەبێ. داواکارم خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ، و قەدری ئەو عیلمە و ئەو نیعمەتەش بزانین کە لە بەردەستمانایە. کۆتایی قسەکان بۆ دێنم کە محەممەد صالح المنەجید یەک لە شێخەکان خوای گەورە فەرەجی نزیکە قسەیەکی زۆر جوان ئەکا، ئەڵێ سەلەفی ساڵح هەبوونە 40 ساڵیان لە عمری خۆیان تەرخان کردووە بۆ تەصنیفی کتابێک، بەڵام ئێمە ئەمڕۆ تااقەتی ئەوانمان نییە یەک پەڕیشی لێ بخوێنینەوە، یان یەک دوگمە داگرین لەسەر جیهازەکەمان یان مۆبایلەکەمان بۆ ئەوەی کە ئەو عیلمەی لێوەربگرین. بەڕاستی ئەوە قسووریەکی زۆر گەورەیە لە ئێمەوە. وەلێک لە زانانی قەدیمیش کە مصەنیفی کتابی غەریب الحەدیثە کە پێی ئەڵێن ئەبوو عوبەید ڕەحمەتی خوای لێبێ، خۆی ئەجێڕێتەوە ئەڵێ 40 ساڵم بردە سەر هەتا ئەو کتابم تەصنیف کرد، و هەر کاتێ ئیستیفادەیەکیشم بکردایە لە هەر کەسێک کە علمێکی پێ وایە یان ملاحەزەیەکی پێ وایە ئەچوومەوە لە ناو کتابەکەم ئەمنووسی، و ئەو شەوە لە خۆشی ئەو ئیستیفادەیە خەوم لێ ناکەوتە تا بەیانی. یا ڕەبی خوای گەورە علمی نافعمان بەنسیب بکە. زۆر مەمنونی هەموو لایەکتانم، دەستی مامۆستاکان یەک بە یەک ماچ ئەەکەم، دوعای خێرتان بۆ ئەەکەم، و هاوڵەکانم دوعای خێرتان بۆ ئەەکەم. خوای گەورە هەموو لایەکمان سەربەرز کە، هەموو لایەکمان ئیستیقامەت بدا لەسەر ئەو ڕێگایە، ئەو بارەی کەوتە سەرشانمان بتوانین ئەهلی ئەوە بین، بەردەوامین لێ ئینشاءالله. وخوای گەورە ئەو قوتابیانەش تەوفیقکا کە ئێستا لە مەرحەلەی خوێندنن. وصلى الله على سيدنا محمد. خوای گەورە پاداشتی مامۆستا دلێر بداتەوە. بەڕێزان دووبارە و سێبارە بەخێر بێن. کۆتایی ئاهەنگەکە بە چەند دوعایەک لەلایەن مامۆستا سەردار حەمەدەمین دەکەین، جەنابیان با بفەرموون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأفضل الصلاة وتم التسليم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم إنا نسألك يا الله ولا نسأل أحدا سواك، نستعين بك ولا نستعين بأحد سواك. اللهم اجعلنا ممن طلب العلم في سبيلك يا الله، ممن نال شرفا من حشر تحت لواء العلماء العاملين المدافعين عن سنة نبينا محمد صلى الله عليه وسلم، العالمين العاملين الخالصين المخلصين الناجين في الدنيا والآخرة يا رب العالمين. اللهم يا ربنا ويا سيدنا ويا خالقنا ارزقنا علما نافعا، عملا متقبلا. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما وعملا نافعا مولانا رب العالمين. اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها، اللهم أدخلنا مدخل الصدق وأخرجنا مخرج الصدق.
إلهنا سيدنا مولانا اجعلنا ممن ابتغي بهذا العمل وجهك الكريم يا الله. يا رب بيض وجوهنا، يا رب يمن كتابنا، يا رب يسر حسابنا يسرا أن تدخلنا الجنة بلا حساب ولا عذاب، نحن ووالدينا وأزواجنا وذرياتنا والحاضرين أجمعين مولانا رب العالمين. اللهم إنا نسألك إيمانا دائما وقلبا خاشعا يقينا صادقا دينا قيما، نسألك تمام العافية دوام العافية، نسألك الشكر على العافية يا ولي العافية، نسألك عافية الدين والدنيا والآخرة والمال والجسد والأهل والولد والمسلمين أجمعين مولانا رب العالمين. اللهم أدم الأمن والأمان على هذه البلاد يا رب العالمين. إلهنا سيدنا مولانا أصلح حالنا وحال المسلمين يا رب العالمين. اللهم انصر المسلمين في كل مكان، في المسجد الأقصى وفي كل مكان يا رب العالمين. إلهنا سيدنا مولانا وفقنا لما تحبه وترضى، أعنا على ما تحبه وترضى، باعدنا وجنبنا عما لا تحبه ولا ترضى. اللهم ارزقنا الحلال ولقمة الحلال وأهل الحلال ومعاشرة أهل الحلال يا رب العالمين. إلهنا سيدنا مولانا ارحم غربتنا في الدنيا ومصرعنا عند الموت ووحشتنا في قبورنا ووقوفنا بين يديك يا رب العالمين. إلهنا سيدنا مولانا ارزقنا قبل الموت توبة وعند الموت شهادة وبعد الموت جنة يا رب العالمين. اجعلنا ممن قلت له في قبره ألبسوه من لباس الجنة وأفرشوا له من فراش الجنة وافتحوا له بابا إلى الجنة ويسر وهيئ لنا عملا صالحا يؤنسنا في قبورنا يا رب العالمين. إلهنا اجعل قبورنا وقبور آبائنا وأساتذتنا ومشايخنا ومن له حق علينا وطلبتنا ومن استفاد منا أو انتفعنا منه يا رب العالمين، اجعل قبورنا وقبورهم روضة من رياض الجنة، وبالذات من فارقنا قبلنا يا رب العالمين. اجعل قبره وقبور مشايخنا وأساتذتنا وآبائنا وأمهاتنا روضة من رياض الجنة، روضة من رياض الجنة، روضة من رياض الجنة يا رب العالمين. إلهنا سيدنا مولانا اجعلنا ممن عاش مع القرآن، ممن تخلق بأخلاق القرآن، ممن فهم القرآن، ممن تخلق بأخلاق القرآن، ممن تخلق وسار على منهج النبي العدنان عليه أفضل الصلاة والسلام. يا رب قر أعيننا بحبيبنا المصطفى صلى الله عليه وسلم. يا رب اجعلنا ممن فرح بهم سيدنا محمد صلى الله عليه وسلم. يا رب اجعلنا ممن قال فيهم رسول الله صلى الله عليه وسلم يا رب هؤلاء ممن خدموا سنتي، ممن خدموا كتابك، ممن خدموا كلامك يا رب في زمان الفتن، في زمان ولى الناس عنك يا رب، ممن أعرضوا عنك وعن منهجك يا رب. يا رب اجعلنا من تلك الطائفة الناجية يا رب في الدنيا والآخرة يا رب. إلهنا سيدنا مولانا لسنا بعلماء يا رب، ولكننا نحب أهل العلم يا رب، نحب أهل العلم يا رب، نحب أهل العلم يا رب، نحب أن نخدم دينك يا رب، نحب أن نخدم كتابك يا رب، نحب أن نخدم سنة حبيبك المصطفى صلى الله عليه وسلم يا رب. فوفقنا لما تحبه وترضاه، وفقنا لما تحبه وترضاه، وفقنا لما تحبه وترضاه. تقبله منا يا رب، تقبل بضاعتنا المزجاة التي جئناك بها يا رب العالمين. أنت الكريم، عاملنا بما أنت أهله، ولا تعاملنا بتقصيرنا وإساءتنا وزللنا وخطئنا وعصياننا يا رب العالمين. ألهمنا في مراشدنا كلها يا رب، ارزقنا الصراط المستقيم، اهدنا للصراط المستقيم، نور دربنا يا رب، اجعل هذا المكان علما يا رب العالمين، إلهنا علما للخير يا رب، منارا للعلم وأهله يا رب العالمين. ارزقنا الوسطية، ارزقنا يا رب اتباع سيدنا محمد صلى الله عليه وسلم في الأقوال والأفعال والأخلاق، واجعله روحا لذاتنا من جميع الوجوه في الدنيا والآخرة يا عظيم يا حليم يا غفار يا كريم يا ستار. حرم لطفك وجودك هذه الوجوه جميعا النار. سبحان ربك رب العزة عما يصفون،
وسلام على المرسلين والحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی مامۆستا بدات. بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئاهەنگەکەمان. دووبارە و سێبارە بەخێر بێن. ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. Mm-hmm.